ئەم کۆنگرا ڕۆژنامەوانیە دوو بابەت لە خۆی دەگرێتن. بابەتێکیان ئامادەکاریەکانی زیارەتکارانی کۆماری ئیسلامی ئێرانە بۆ دەڕێگای هەرێمی کوردستانەوە بۆ شوێنە پیرۆزەکانی خواریو عێراق کە ئەمە بۆ ساڵی دووەمە لەم ڕێگای هاتوچۆ دەکەن. و بابەتێکی دیکە کە یەکێکە لە خزمەتگوزاریەکانی دیکەی پۆرتاڵی ڕێگاپێدان بە شێوەی ئۆنلاین کە لە ئیدارە سەربەخۆی سۆران ئەمڕۆکە ڕادەگەیەندرێتن. ئەمە دەمانێت لە کوردەکاری بێخینە سەر ئەم دوو بابەتە. بابەتی سەرچەکەی ئەمڕۆکەمان بابەتی ئامادەکاریەکانی ئیدارە سەربەخۆی سۆرانە لە پێشوازیکردن لەم زیارەتکارانێک کە لە ڕێگای دەروازی حاجی عومەرانەوە و بەناو سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تا دەگەنە پارێزگای هەولێر و بۆ ناوچەکانی دیکەی عێراق سەردانی شوێنە پیرۆزەکان دەکەن. لیژنەیەکی هاوبەشی پارێزگای هەولێر بە هەماهەنگی لەگەڵ ئیدارەی سەربەخۆی سۆران پێکهێنراوە. کاک مەسعود وەکو سەرۆکی لیژنە لە کۆمەلگای دەروازی حاجی عومەران سەرپەرشتی ئەو لیژنەیە دەکات. ئەم لیژنەیە هەموو ئەو کەم و کوڕیانێک کە پارساڵ هەبووە هەوڵیان داوە ئەم ساڵ بڕی بکەنەوە و بۆشایەکان جێگۆ بکەنەوە و ئەو وێزگە سەرچیانەی کە دوو وێزگەی سەرەکی ئامادەکراوە یەکەچیان لە دەروازی حاجی عومەرانە و یەکەچیان لە پیشانگای نێودەوڵەتی هەولێرە لە پارێزگای هەولێر. دوو وێزگەی لاوەشیش دروست دەکرێن بۆ یەکەچیان لە کانی مارانە ئەو دیکەشان لە شێراوەیە بۆ ئەوەی هەوڵ بدرێتن بە شێوەیەکی ڕێک پێشوازی لەو زیارەتکارانە بکرێتن. ئێمە لە دوایین کۆبوونەوە لە کۆماری ئیسلامی ئێرانە سەر ئەم بابەتە گفتوگۆمان کرد و کاوان زۆر خۆشحاڵ بوون بەوەی کە پارساڵ بە شێوەیەکی ڕێک و پێک پێشوازی لەو زیارەتکارانە کرا و ئێمەش پێمان وتن ئەمە بۆ مەساڵی یەکەم تەجروبەیەکی نوێ بوو، بەڵام هەوڵ دەدەین ئەم ساڵە بە شێوەیەکی ڕێکتر پێشوازی لەم زیارەتکارانە بکرێتن. بە مەزندەی ئێمە ئەوەی کە پارساڵ هەبووە ڕێژەی ژمارە ئەو زیارەتکارانە ئەم ساڵە زۆر زیاتر دەبێتن. پارساڵ یەکەم تەجروبەیان بووە و زۆر کەسیش وەکو پێویست زانیاری لەسەرەوەی بۆ کە ئەو ڕێگای هەیە، بەڵام ئەوەی کە بە ئێمە گوترا لە دوایین کۆبوونەوە لەگەڵ لایەنی کۆماری ئیسلامی ئێران ئەوە بوو کە ئەم ساڵە خەڵکێکی زۆری ئامادەکاری کردو بۆ ئەوەی لەو ڕێگایەوە سەردانی ئەو شوێنە پیرۆزانە بکاتن. ئێمەش لای خۆمانەوە هەموو ئەو لیژنانەی کە پەیوەستن بە واکتە چۆن پێشوازی لەم زیارەتکارانە بکرێتن ئێستا هەم پێشتر لە پارێزگای هەولێر گفتوگۆی لەسەر کراوە بە سەرپەرشتی پارێزگای هەولێر و ئەمەش ئێمە ئەمڕۆکە لێرانە لەگەر لایەنەکانی پەیوەندیدار ئەو لیژنانێک کە پێکهێنراون بۆ ئەوەی سەرپەرشتی ئەو پرۆسەیە بکەن، لیژنەکانی پێشوازیە، لیژنەکانی هاتوچۆیە، لیژنەی تەندروستیە، لیژنەی ئەمنیەتە، لیژنەی ڕاگەیاندنە، هەموو ئەو لیژنانە پێکهێنراون بۆ ئەوەی هەرێکەوە بە هەماهەنگیش تاو لەگەڵێکتری هەوڵ بدرێتن بە شێوەیەکی ڕێک و پێک پێشوازی لەو زیارەتکارانە بکرێتن و هەوڵ بدرێتن ئێمە لە ڕووی گەشتیاریشەوە چۆن سوود لەو جوم و جۆڵەی زیارەتکاران بکەین لە کە ئێمە ناوچەیەکی گەشتیاریە. بابەتێکی کە گرنگ کە ئەمە قسەمان لەسەر کردو بابەتی بازرگانیە کە خۆتان نەزانن دەروازی حاجی عومەران دەروازەیەکی بازرگانیە. ئێمە کارمان لەسەوە کردووە ئەو لیژنانە هەماهەنگیشی تاو هەبێتن بۆ ئەوەی باڵانسێک ڕابگیرێتن بۆ ئەوەی کاریگەری نەرێنی لەسەر جوڵەی بازرگانی نەبێتن و کاریگەری نەرێنی لەسەر جوڵەی گەشتیارانی ناوچەکانی دیکەی عێراقیش نەبێتن کە ئێمە سۆران ناوچەیەکی گەشتیارە خەڵکێکی زۆر ڕوو لێرە دەکاتن. لەگەڵ بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران هەوڵ بدرێتن کە تیمێکی تایبەت لەم ڕێگاوبانانەدا بدرێتن کە لە هەژدەی هەشت ئەم پرۆسەیە دەست پێ دەکاتن تا هەژدەهشت بەڵام تا شەشینۆ ئەم پرۆسەیە بەردەوام دەبێتن. لە خلال ئەو ماوەی کە ئەم هاتوچۆیە لەم ڕێگانە دەکرێتن خۆشتان نەزانن ڕێگاکانیشمان لەوانەیە وەکو پێویست نەبێتن بەتابەتی ڕێگای هاملتۆن لەوانەیە تۆزێک ئاستەنگ دروست ببێتن بۆ ئێمە هەوڵ دەدەین ئامادەکارەشی تەواو بکەین ئەوەی کە جێگای دڵخۆشی ئەم ساڵە بۆ 24 کاتژمێر ئەو دەروازەیە کرایتەوە بە پارساڵ وانە تا 6 ئێوارە بۆ بزانم ئەم ساڵە 24 کاتژمێری ئەوش وا دەکاتن ئەو ڕێژەیە دابەش ببێتن بەسەر کاتژمێرەکان زەختێکی کەمتر بکەوێتە سەر ڕێگاوبانەکان و هەوڵش بدرێتن ئەو سیارانێک کە دابین دەکرێن بەو ڕێگایانە بە میکانیزمێک بێتن کە تەواو جادەکان و شەقامەکان بلۆک نەکرێن هەوڵ بدرێتن هاتوچۆ ئاسایی بێتەوە. هەموو ئەو ئامادەکارێنە کراوە کاک مەسعود خۆشی سەرپەرشتی ئەو لیژنەیە دەکاتن و ئێمەش لە ئیدارەی سۆران جێگیری سەرپەرشتیاری ئیدارە کاک حەکیم چاودێری ئەو پرۆسەیە دەکاتن و هەر هاوکاری و هەماهەنگیەکە بێتن. ئێمە ئەو لیژنەیە کە لە پارێزگای هەولێر پێکهێنراوە هەر ئەو لیژنەیە کارەکانی دەکاتن ئێمەش لێرانە هاوکاری پاڵپشتی ئەو لیژنەیە دەبین بۆ ئەوەی بتوانین پرۆسەکە بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەم ساڵیش بەجێ بگەینن.
ئەمە بەنسبەت ناوەڕۆکی کۆبوونەوەی پێشوازیکردن لە زیارەتکارانی کۆماری ئیسلامی ئێران بووە. ئەگەر پرسیار لەسەر ئەو بابەتە هەبێتن ئەگەر کاک مەسعود هیچ ئیزافەیە شەوێتن لەسەر ئەم بۆنکردنەوەیە دەتوان پرسیار بکەن، ئەگەر نادەتوانین بابەتی دووەم قسەی لەسەر بکەین. هیچ پرسیارێک هەیە لەسەر ئەو بابەتە؟ پێشبینی هاتن چەند گەشتیارەکەن ساڵی پار ڕاستەوە دەکرا کە گەشتیارێکی زۆر پاسێکی زۆر لێ ئامادە بوون، بەڵام باسییان دەوتن کە پاسێکی زۆر کەم بڕێکەوتنیشان بووە وەزە ئەمساڵ ئەمە چۆن ڕێکەوتێتەوە؟ ئەمە باسم لەوە کرد، ینی پار ساڵ ئەمە پێشبینی ژمارەیەکی زۆرمان دەکرد، ینی ئەوەی کە فعلەن وابوو کەمتر هاتن، بەڵام ئەوەی کە ئەو ساڵە بە ئێمە گوترا چونکە خەڵک لەم ڕێڕەوەی کە هاتو چوینە زۆر دڵخۆش بوونەوە، زۆر پێیان باش بووە، وەلایەنی ئیرانیش زۆر بە شێوەیەکی پۆزیتیڤ باسی لەو پرۆسەیە کرد، بۆیە ینی پێشبینی و دەکردن ئەو ساڵە ڕێژەی ئەم زیارەتکارانە زۆر زیاتر بیتن و ئێمە لە هەموو حاڵەتەش دەبێت ئامادەکاریەکانی خۆمان بکەین. یەک ملاحظە بدەم بەنسبەت لەگەڵ چەندین کۆبوونەوەمان کرد لەگەڵ بەرپرسانی ئێرانی بۆ ئەم ساڵ لە 5 پارێزگای ئێران، ئازەربایجانی غەربی، شەرقی، زەنجان، گیلان و ئەردەبیل ئەوانە بە ڕێگای دەواازەی نێودەوڵەتی حاجی عومرانەوە داخلی هەرێمی کوردستان دەبن و سەردانی شارە پیرۆزەکانی عێراق لە نەجەف و کەربەلا دەکەن. ئەو ڕێژەی ئاگداری ئێمەیان کردووە 500,000 نەفەر دەبێتن کە داخل دەبێتن بە پێشبینی بەرپرسەکانی ئێرانی، ینی لە ماوەی ئەو 20 ڕۆژەدا ئەگەر دابەش بکەن ڕۆژانە دەکاتە 25,000 کەس. ئێمە بۆ ئەم مەبەستە لە حاج و عومران بۆ هەولێر 1500 کۆستە و ڕەف ئامادەمان کردووە کە توانای 30,000 نەفەر گواستنەوەیان هەیە، لە هەولێریش بۆ بەغدا نزیکەی 2500 کۆستەر و ڕەف و ئۆتۆبوسمان حاضر کردە، توانای گواستنەوەی 50,000 نەفەریان هەیە. لە ڕووی گواستنەوە هەموو پاسەکان ناینێنە بە حدود بە پێی هەماهەنگی لیژنەکانی پێشوازی ئێمە لەگەڵ ئێران ڕۆژانە چەند کەس دێت بپێ ئەوەندە پێویستی ئێمە کۆستەر لە حاج و عومران جێگیر دەکرێت. ئەوە بابەتی یەکەم بوو، هەر بە پێویست دەزانم کە لێرە ئامادەنە بابەتێکی کەش لێرە باسی لەوە بکەین. بابەتی یەکێک لە خزمەت گوزاریەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانە کە ئەمش وەکو خۆتان نەزان کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵ تەقەلاکیی بۆ ئەوەیە کە خزمەت گوزاریەکان بە شێوەیەکی دیجیتالی بکاتن بۆ ئەوەی کار ئاسانی بۆ هاوڵاتیان بکرێتن لە کاتی سەردانی کردینیان بۆ ئەو دایرە فەرمانگەیانە. ئیدارەی سەربەخۆی سۆران شوێنێکە شوێنێکی جوگرافی دەکەوێتە سەر ئەو سنوورانە. بابەتی هاتوچۆ بابەتێکی ینی بەڕێژەیەکی زۆر خەڵک داوای ڕێگاپێدان دەکاتن کە ئەستا ئەوەی کە پێشتری هەبووە ڕێگاپێدانەکان لە کاروباری ناوخۆی ئیدارەی سەربەخۆی سۆران هاوڵاتی داواکاریەکانی پێشکەش دەکردن و دەبێت هەموو لایەنەکانی پەیوەندیدار بۆیان نێردرابە و ڕەزامەندیەکە درابە تا ڕەزامەندی بە هاوڵاتیان دەدرێت، جارش کە هاوڵاتیان هاتبانەوە ئیدارەی سەربەخۆی سۆران. بە خۆشحاڵیەوە بەسوپاسەوە بەڕێوەبەرایەتی کاروباری ناوخۆ لە ئیدارەی سەربەخۆی سۆران بە شێوەی ئۆنلاین پۆرتالی ڕێگەپێدانی ئەمڕۆ کردەوە. ئەم پۆرتاڵە لە خزمەت هاوڵاتیانی ئیدارەی سۆران دەبێت و سوودمەند دەبن بۆ ئەوەی هاوڵاتیان چی دیکە نەتوانی ئەو هەموو سەردانانە نەکەن، هەر لە ڕێگای ئۆنلاینەوە دەتوانن داواکاریەکانی خۆیان پێشکەش بکەن لە ڕێگای www.ڕێگەپێدان.com. لەوێنران دەتوانن هەموو ئەو داواکارەکانی خۆی ڕێگەپێدان ئەوەی کۆمەلگای مەدەنیە، پیشەوەرە، بازرگانە، هەموو ئەو چین و توێژانە کە پێویستیان بە ڕێگەپێدان هەیە دەتوانن لە ڕێگای ئەو پۆرتاڵەوە داواکاریەکانی خۆیان پێشکەش بکەن. پێویست ناکرێت سەردانی ئیدارە سەربەخۆی ئیدارە بکەن، هەر لەم داواکاریەکانیان بۆ هەموو بە ئۆنلاین بۆ هەموو ئەو لایەنانە پەیوەندیدار دەنێردرێت و وەڵامەکانیان وەردەگیرێتەوە کە تەواو وەرگیراوە داوا دەکەن کە بێتن ڕەزامەندەکەی خۆی بباتەوە بۆ ئەوەی بۆ بەیەک زاری داواکارێکی پێشکەش دەکاتن و ئەگەر هەر تێبینش کە شەویتن پەیوەندی بۆ هاوڵاتیەوە دەکرێتن بۆ ئەوەی سەردانی ئیدارە بکرێت، ئەگەرنا پێویست ناکە سەردان بکاتن تا هەموو ئیشەکانی تەواو دەبێتن ئەو تەنها دێتن ڕەزامەندەکانی وەردەگیرێتەوە. ئەوەش یەکێکە لەو خزمەت گوزاران ئێمە هەوڵ دەدەین. طبعاً هەموو دایرە فەرمانگەکان کارمان لەسەرەوە کردووە، بەڵام ئەوەی ئێستا کە جێگای خۆشحاڵی ئەوەیە کە بەڕێوەبەراتی کاروباری ناوخۆ لە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەو خزمەت گوزاریە ئەو خزمەتەیە خستە بۆ خزمەت هاوڵاتیانەوە بۆ ئەوەی هەم هاتوچوانیان و هەمیش کار ئاسانیان بۆ بکرێتن. ئەگەر لەسەرەوە بابەتەش هیچ پرسیارێکەیە ئامادەینە جواب دێن و ئەگەرنا دەست و چاوتان خۆش بێت.